ئەزانین ئەم شەو چییە؟ شەوی بەراتە. شەوی بەراتە باشە. زای شەوی بەرات چییە؟ شەوی بەرات وەکو جەژن وایە، جەژنێکی مناڵانە. مناڵەکان هەمویان ئەچن بە ماڵانەوە ئاگەڕێن، بە گۆرانی بەراتە ئاڵێن ئەم شەو شەوی بەراتە. لە دەرگای ماڵەکانەیە ئەڵێن بەراتیکەن. جاوانیش چیمان بۆ هێنن؟ نقوڵمان بۆ هێنن، شیرینیمان بۆ هێنن، گەزۆمان بۆ هێنن. ئەمە کولتورێکی کوردیە لە کۆنەوانێ. گەر ئێوە لە دایک و باوکتان بپرسن لە ننک و باپیریشمان ئەمە هەر هەبووە. باشە جا ئێمە شەمانەوێت ئەمە ون نەبێت. باشە هەموو ساڵێک بچین بۆ بەرات بگەڕین، بەرات بکەین. باشە باوکی من ئێستش ئێمە چیەکەین لێرە؟ بەرات دەکەین. کەواتە ئێوە هاتون بۆ لای من بۆ بەرات، وایە؟ منی شاتوما دەرگات کە بەرم کەوێ بەرات، بەراتی من جیایە، بەراتی من جیایە، نەفرتە و نەخورمایە. ئەم شەو شەوی بەراتە، ئەم شەو شەوی بەراتە، شەوی خۆشی و خەڵاتە. ئەم شەو شەوی بەراتە، شەوی خۆشی و خەڵاتە. وا مناڵانە گارێن دەست بە دەرگاوانیان، وا مناڵانە گارێن دەست بە دەرگاوانیان. ئەم شەو شەوی بەراتە، شەوی خۆشی و خەڵاتە.